ئێوەرە باسڵاتان لەبێ هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن زۆر بەخێر بێن سەر و سەر چاوم ئەمڕۆکە شۆک و هەموو ڕۆژەکانی دیکە لەسەر ڕووداوەکان لەسەر لێدوانە تایبەتەکان کە ئەوانی بە تایبەتی پەیوەندیان بە کێشەکانمانەوە هەیە لەسەر ئەمانە هەر هەمویان قسە دەکەین هەروەکو دەزانن ئیتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تەماشا دەکەین چەندین کێشەی زۆر گەورە هەنا یعنی جگە لە کێشەی کورد لە سووریادا کە ماوەیەکە لە ڕۆژەوی هەموو جیهاندایە لە هەمان کاتدا ئیتر مەسەلەی گۆڕینی هاوپەیمانەکان لەلایەن ئەمریکاوە یعنی ئاڵوگۆڕی استراتیژی ئەمریکا سەبارەت بە بەشێک لە هاوپەیمانەکانی لە ئارادایە مەسەلەی عێراق و پرسی داعش و ئیتر هەڵبژاردنەوەی نوری ئەلمالیکی لە ئارادایەوە لە هەمان کاتدا لە نێوان ئەمریکا و ئێرانداییتر گرژیەکان هەتاوەکو ئێستا بەڕێوە دەسن لەو بارانە هەر هەمویان قسە دەکەین هاوڕێیان زۆر بەخێر بن سەر و سەر چاومان سەرەتا ئەگەر کێشەیەکی دەنگ هەیە بۆم بنووسن دەنگ باشە بەڵێ کاک ئەحمەد زۆر سوپاس کاک ئامەد ببورن هاوڕێنی سەر فێسبوک تکایە بە زووترین کات خۆتان بگەین لەسەر کەناڵی یوتیوب لەسەر فێسبوک ئەو پەخشە بەردەوام نابێ لەسەر یوتیوب بنووسن هیوا خۆشناو و من بدۆزنەوەوە لە هەمان کاتدا هەوڵ بدەن سبسکرایب بکەن ئیتر ئەمە بابەتێکی زۆر گرنگە بۆ ئەوەی لە ئایندەدا ئیتر دووبارە ناچار نەبن بابەتەکان سەر لە نوێ بگۆڕن لە هەمان کاتدا ئیتر بابەتێکی دیکە هەیە کە ئەم شەو بەداخەوە کاتم نییە باسی بکەم بەڵام هەڵی دەگرین هیوادارم سبەینێ بتوانین کاری لەسەر بکەین ئەویش بابەتی دۆسیەی جێفری ئەپشتاینە جێفری ئەپشتاین ئیتر هەروەکو دەزانن کەسێک بوو کە ئەتوانی ئیتر بە ماناقەبەکەی بڵین فابریکەیە کارگەیەکی پێدۆفیل و مناڵانی گەنجی دروست کرده بوو و لە ئەمریکا و ئەمە هەر لە دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا هەتاوەکو چەندین سیاسەتمەداری دیکەی ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا ئیتر کۆمەڵێک پەیوەندی ئێستاکە کەشف دەبن و لەسەر ئەمانە هەر هەمویان قسە دەکەین بەڵێ هاوڕێیان ئیتر لێدوانی دەوڵەت باخسەلی بێگومان ئەمە لە سەرەتاوە دەبێ باسی بکەین شتێکی هەم نوێ و هەم نوێ نییە بەڵێ ئەوە پەخشەکەمان لەسەر فێسبوک لابرەتی نامانە سەر یوتیوب بەڵێ لە لێدوانەکەی دەوڵەت باخچەلیەوە دەست پێ دەکەین یعنی ئەمڕۆ 3 شوباتی 2026 لە کاتێکدا بارودۆخی سووریا و ناوچەکە بە گۆڕانکاری بەرچاو تێدەپەڕێ هاوسەنگیەکانی هێز لە ناوخۆ و دەرەوەدا گۆڕانکاریان بەسەردا دێ ئیتر تەماشا دەکەین لەو بینەدا لێدوانێکی دەوڵەت باخچەلی هات لێدوانەکانی دەوڵەت باخچەلی دەبێ بەجددی وەربگیرن چونکە دەوڵەت باخچەلی ئیتر پێشتر تعریفمان کردووە هەم ناوی دەوڵەتە هەم لە ناو دەوڵەتدا قورسایی هەیە هەم لەناو ئەو دەسەڵاتەی ئێستادا واتە ناو حکوومەتدا ئیتر قورساییەکی تایبەت بەخۆی هەیە دەوڵەت باخچەلی ئیتر چەند سەردێڕێکی ئەمڕۆکە باسکردن لە لێدوانێکیدا ئیتر کە پەیوەندیان بە ئۆجلانەوە هەبوو پەیوەندیان بە پرۆسەی تورکیای بێتیرۆرەوە هەبوو و لە هەمان کاتدا ئیتر بەتەنیا بە ئۆجلانیش نەوەستا باسی لە ئەحمەدەکان کرد واتە ئەحمەد تورک و ئەحمەد ئۆزەر کە دوو کەسایەتی کوردینە یەکەچیان دەم پارتیە ئەوەی دیکەیان جەهەپەیە ئیتر هەردووچیان لە ڕابردوودا دەستگیر کران قەیمیان خستنە سەر هەرچەندە ئەحمەد تورک دەستگیر نەکرا دۆزی لە بەرامبەردا کرایەوە بەڵام لە دواییدا ئیتر دادگا بڕیاری بەڕائەتیدا یعنی بڕیاری بێتاوانبوونیدا بەڵام هەتاوەکو ئێستا هەردووچیان ئیتر
نەگەڕاونەتەوە سەرپۆستەکانی خۆیان بەڵام لە هەمووی گرنگتر ئیتر باسی لە دەمیرتاش کرد. دەوڵەت باخچەری سەرۆکی گشتی پارتی بزوتنەوەی نەتەوەی مەهپە لە کۆبوونەوەی فراکسیۆنی پارتەکەیدا لە پەرلەمانی تورکیا چەند لێدوانێکی سەبارەت بە داهاتووی سیاسی تورکیا و ئاشتی کۆمەڵایەتی دا ئەو بانگەوازیەی باخچەری لە چوارچێوەی پرۆسەی تورکیای بێتیرۆردا پێشکەشکردن و ئەمانە بوونە چەقی باسی ناوەندە سیاسیەکان و مێدیاکان. دەوڵەت باخچەری لە وتارەکەیدا جەختی لەوە کردەوە کە تورکیا بە قۆناغی مێژووی تێدەپەڕێت و پێویستە باوەش بۆ یەکتری بکەینەوە. ماشەڵڵا باخچەری دیدگایەکی ڕوونی بۆ قۆناغی دوای کۆتایی پێهێنان بە تیرۆر خستە ڕوو. سەرەتا باسی باخچەری ئۆجەلان بوو بۆ ئومێد ئیتر سەرنجڕاکێشترین بەشی وتارەکەی باخچەری پەیوەندی بۆ هەنگاوانە هەبوو کە دەکرێت لە بەرامبەر کۆتایی هێنان بە تیرۆر بهێنرێن لە چوارچێوەی ئامانجی تورکیای بێتیرۆردا ئەم دەربڕینانەی بەکارهێنان. ئیتر ئەمە لێدوانەکانی باخچەلینە بەکارهێنانی مافی ئومێد یعنی ئومود حەقی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان، ئازادکردنی دەمیرتاش، گەڕانەوەی هەردوو سەرۆک شارەوانیە لادراوەکە واتە ئەحمەد تورک و ئەحمەد ئۆزەر بۆ سەر کارەکانیان. ئیتر لە هەمان کاتدا باخچەری باسی سووریا و باسی یەپەگەشی کرد سەبارەت بە پێشهاتەکانی سووریا. باخچەری ئاماژەی بەوە کرد کە سەرکردایەتی دامەزرێنەری پەکەکە کە بە تورکی پێی دەڵێ قڕوج و ئۆندەر پابندن بەو بەڵێنانەی داویانە و پرۆسەیەکی پابندکرد بۆ هەڵوەشانەوەی ڕێکخراوەکە لە ئارادایە. باخچەری وتی یەکسانکردنی هاوڵاتی کورد لەگەڵ ڕێکخراوی تیرۆریستی یەپەگە غەفڵەتێکی گەورەیە. هەروەها جەختی لە گرنگی پاراستنی یەکپارچەی خاکی سووریا کردەوە. باخچەری بە توندی ڕەخنەی لە داواکاریەکانی ئۆپۆزیسیۆن بۆ هەڵبژاردننی پێشوەختە ڕاگەیاند و ئیتر لەو بارەوە گوتی هەڵوێستەکانم ناگۆڕم. هەڵبژاردنەکاندا لە کاتی خۆیان دەکرێن، هەڵبژاردننی پێشوەختە هەرگیز ناخرێتە بەرنامەی کارەوە. ئامانجی هاوپەیمانی جمهور کردنەوەی دەرگای سەدەی تورکیایە. ئیتر لە هەمان کادا ڕەخنەی لە سەرۆکی پارتی جاپە واتە ئوزگور ئۆزەریش گرت کە ئوزگور ئۆزەر ماوەیەکە ئیتر تەماشا دەکەین ئەو سەبارەت بە کێشەی کورد دەیەوێت بەڕەکە لە ژێر دەستی ئەردۆغان بێنێتە دەرەوە. بالەسەرەوە هەندێک قسە بکەین. یعنی من پێشتریش باسم کردبوو ئەو پرۆسەی کە دەستی پێ کردووە ئیتر پێمان خۆشە یان پێمان ناخۆشە ئۆجەلان و دەمپارتی ناتوان لە ناویدا بێنە دەری و پەکەکەش ناتوانانی لە ناویدا بێتە دەری بە حکمی ئەو پەیوەندیە ڕۆحیەی کە لەگەڵ ئۆجەلانی هەیە بە حکمی ئەو لێدوانەی کە پێشتر داویانە ئێمە پابەندی ئۆجەلانین ڕێبەرەکەمان چی بڵێ هەر ئەوە ئیتر بەو شێوەیە ناتوانن لە ناویدا بێنە دەرەوە و ئەگەر لە ناویدا بێنە دەرەوە لە ئێستا بەدواوە ڕنگ بێ ئیتر کێشەی گەوریان بۆ ساز بێ ئەمان ئەوە دەزانن لە بۆ هەندێک ئیتر هەموو شتەکە لەسەر سووریا مابوو لە سووریادا مەسەرەن باخچەریش ئەڵێ مەقسەد وشەی مەقسەد بە تورکی بەکاردێنێ مەقسەد یعنی ئامانجەکەمان پێک هاتووە لە سووریادا ڕاستیش تا ڕادەیەکی زۆر ئامانجەکەیان پێک هاتووە لە هەندێک خاڵدا پێک نهاتووە بۆ چونکە هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتر بە ناوێکی دیکە دەبن بە ناوی بەتالیۆنی جزیرە دەبێ ویانش بە ناوێککە دەبێت کەم تا زۆر دەمینێن و چەکیان لە دەستدایە بەڵام ئەمە چۆن دەبێ دیار نییە بەڵێ خۆسەری لە ناو چووە لە ناو دەچێ نامێنێ بەڵام وەکوتم ئایا خۆسەریەکی عسکەری سەربازی دەمێنێ یان نامینێ لە میان جارێ بە تەواوەتی هیچ کەسمان دڵنیە نین هەر لە بۆ هەندێ ئیتر لەو چوارچێوێدا باخچەلی ئەم جارەیە قۆناغەکە تا ڕادەیەک لە سووریا جیا دەکاتەوە پێشتر بە تەواوەتی تێکەڵ کرابوون و دیارە ئیتر دەوڵەت تێکەڵی دەکرد و یانش حکوومەت ئەردۆغان تێکەڵی دەکرد ئەم جارە بە تەواوەتی پەنجە لەسەر خاڵەکان دائنێ بۆ ئەوەی پرۆسەکە بە تەواوەتی جێبەجێ ببێ ئەڵێ ئۆجەلان هەموو ئەو
ئەرکانی کە خستمانە سەرشانی هەمویانی پێک هێناون لە بۆ هەندێ دەبێ مافی هیوا جێبەجێ بکرێ یعنی ئۆزەلان سربەست بکرێ ناڵێن لە زیندان بێتە دەرەوە ناڵێن لە ئیمڕانی بێتە دەرەوە سربەست بکرێ واتە ئیتر ئۆزەلان ببێتە سەرۆکی بزوتنەوەی حرەکەتی کوردی و حرەکەتی کوردی تورک لە تورکیاداوە دەرفەتەکان هیچ ئاستەنگێکی لە پێشدا نەمینێ لە هەمان کاتدا ئیتر لەبەر ئەوەی ئەو بەتایبەتی لەگەڵ تەقینەوەی ئەو ڕەوشەی سووریا کە لە سەرەتای مانگی ڕابردوودا هاتە ئاراوە لە 6 مانگ لە حەلەبەوە هاتە ئاراوە هەتا ئەوکەستا درێژە هەیە ناڕەزاییەکی زۆر دروست بوو و تەماشامان کرد بێ هیواییەکی و یانیش تووڕەبوونێک ناڕەزایەتێکی زۆر تەنانەت لە بەرامبەر پەکەکە و لە بەرامبەر ئەو زەلانیش دروست بوو و لە هەمان کاتداییتر هێڕشی تون کرانە سەر گوتارەکەی ئۆزەلان لە ژێرناوی برایەتی گەلان و ئەم زۆرە شتانە بەڵام لە ڕاستیدا پێتان بڵێم برایەتی گەلان و ئەم زۆرە شتانە پەیوەندیەکی ڕاستەوخۆ یانیش ناڕاستەوخۆی لەسەر مەسەلەی ئەم دوایانەی سووریا نەبوو ئیتر برایەتی گەلان هەبوایەش هەر دەبوو نەبووایە هەر دەبوو ئیتر پەیوەندیت لەگەڵ ئیسرائیل هەبوایە هەر دەبوو کە هەبووە من دەزانم نەش بووایە هەر دەبوو ئیتر ئەمە بابەتێکە کە پێشتر حیسابی غەڵەتی لەسەر کراوە خەون و ڕۆمانسیەتی کوردی زۆر گەورە بووە لەو بارەوە ئەو خەون و ڕۆمانسیەتە بە تەنیا لە ناو کوردەکانی سووریادا لە ناو پەکەکەدا نەبووە بەڵکو لە کوردستانی عراقیشدا لە 2005 ئیتر بڕۆن ئەرشیفی ئەو کاتە بکەنەوە ڕۆژنامەکانی ئەو کاتە هەڵ بدەنەوە لە 1970 بابەتەکان لەسەر ئەوێ ئێمە کوردین هاوپەیمانی ئەمریکای هاوپەیمانی استراتیژی ئەمریکای هەتاوەکو ئێستاش کوردە ناسیۆنالیستەکانی ئێران و ڕۆژئاوا هەتاوەکو ئێستاش بەردەوامن لەسەر ئەو گوتارە ڕۆمانسیە سیاسیە ئیتر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئیتر ئەمە لە سووریادا بە تەواوەتی ئەو خەونە تێکشکە چونکە ڕیالیست نەبوو و کۆمەڵی کێشەی دیکەشە بوون لە بەرنامەکانی پێشودا باسمان کردووە نامانەوەی دووبارە بکەنەوە یعنی ئێستاکە لە سووریادا کێشەیەکی زۆر گەورەی تورکیا نەماوە ئەوەی ئێستاکە هەیە بە ڕەزامەندی تورکیا دەکرێت مەبەستمان ڕێککەوتنەکەی جا ڕێککەوتنەکە پێک دێ پێک نایە چەندی پێک دێ چەندی پێک نایە من ئەمڕۆ بەیانی بۆ چوونی خۆم لەسەر ئەمەدا و ئەمڕۆ بەیانی باسم لەوە کرد کە بۆچی بارزانی ئیتر دەبێتە مەرجەعی ڕۆژئاوا بۆچی بارزانی دەبێتە مەرجەعی کوردەکانی ڕۆژئاوا و ئەمە مانای چییە ئەمە مانای ئەوەیە لە کاتێک دەکە ئۆجەلان ناتوانێت ئەو بارە بخاتە سەر ئەستۆی خۆی ئۆجەلان لەو بارەوە ئیدایەکی نییە ینی داواکاریەکی نییە هەر کەسێکیش داواکاری نەبێ بەڕاستی ناتوانێت ئیتر بانگەشەی ئەوە بکە کە ئەو لیدەرە یعنی لیدەر لە سەرۆکیژی گەورەترە مەبەستمان سەرۆکی حیزب نییە بەڵکو لیدەر مەبەستمان ئەوەیە کەسێکە کە سیاست هەموو کۆی سیاسەتی کۆمەڵایەتی و سیاسەتی دیکە بڕێوە دەبا ئۆجەلان جارێ بەو شێوەیە لەو پێگەیەدا نییە لەو پێگەیەدایە کە فۆرمێکی سیاسی بداتە سیاست لە باکوور لە تورکیادا بەڵام جارێ لەو پێگەیەدا نییە ئیتر لە ڕۆژئاوا ئیددای گەورەتر بەڵام مەسعود بارزانی تاڕادێک ئەو پێگەی هەیە بەڵام لە هەمان کاتدا دەبێ واقعی بین گلۆپی سەوزیشی بۆ هەڵکراوە یعنی تەنانەت لەلایەن تورکیاشەوە پێم وایە گلۆپی سەوزی بۆ هەڵکراوە هەر لە بۆ هەندێک ئیتر ئەو هەموو گوت و بێژانە لە هەولێرەوە ئەنجام دەدرێن لە هەولێرەوە ئەنجام دران چونکە مەسعود بارزانی هەروەکوتم زەعیمی ئیتر کوردەکانی ڕۆژئاوایە ئێستا گەلێک کەس ئەم وشیان پێ ناخۆشە چۆن دەبێ ئیتر کە مەسعود بارزانی ناتوانێت ببێتە زەعیمی هەموو باشوور هەتاوەکو ئێستا دوو ئیدارەیە ئەمانە هەمیان لە جێگەی خۆیاندا بەڵام وەزعێکی زۆر تایبەت لە ڕۆژئاوادا هەیە تاقە کەناڵێک کە دەتوانێت
ئەوەی کە هەیە ئیتر یارمەتی بدا لە بواری ئابووری، لە بواری ئاسایش، لە بواری دیپلۆماسی و لە بواری سەرکردایەتیشەوە تەماشا دەکەین. ئەوە دەکرێت هەر لە بۆ هەندێتتر لەو چوارچێوەیەدا بە ئەنقەست ویانیش بە نائەنقەست بێ، بە پیلان بێ ویانش بێ پیلان بێ، هەیە ڕشێک کرایە سەر گوتارە ئیدۆلۆژیەکانی ئۆجلان لە پێگەکەی درا و ئەمە کاریگەری خۆی هەبێ لەسەر ئەو پرۆسەی کە باخچەلی دەستی پێکردووە. پرۆسەکە ناوی لە ڕاستیدا پرۆسی تورکیای بێتێرۆرە. کوردەکان لە خۆیانەوە هەندێک جار ئێمە هەوڵ بدەین ناوی دیکەی بۆ بدۆزێنەوە، بەڵام لە زاری ئەوان تورکیای بێتێرۆرە هەتاوە کوێسەش تورکیای بێتێرۆرە، تێرۆرسوست تورکیا. لە بۆ ئەوەی تێرۆرسوست تورکیا سەرکەوتوو پێک بێ دەبێت ئەو نیگەرانی خەڵک هەندێک بڕەوێنەوە. نیگەرانیەکانی چۆن دەڕەوێنەوە؟ ئیتر ئەوە دەبێت کە خۆ ناچن گەریلا بێنن بە چەک و تەقەمەنیەوە لەناو جززیرە بسوڕێتەوە خەڵک چەپڵیان بۆ لێبدا نەخێر ئەمە ناکەن. ئیتر لەگەڵ ئەوەی کە بارەکانی ئۆزەلان لە زینداندا هەندێک ئاسانتر دەکەن لا دەبن بارا قورسەکان، لە هەمان کاتدا کەسانی وەکو ئەحمەدەکان، ئەحمەد تورک و ئەحمەد ئۆزەر ئەمانە دەگەڕێنەوە سەرکارەکانیان. ئەحمەد ئۆزەر کوردێکی خەڵکی وانە، پرۆفیسۆرە ئەکادیمیسیانە، کەسایەتێکی بەناو دەنگە تر پێش، بەڵام لەسەر لیستی جەهەپە خۆی هەڵبژاردووە. لە ڕاستیدا ئیتر لە گەڕەکێکی هەری گەورەی ئیستانبول هەڵبژێردرا، بەڵام لەبەر ئەوەی گەڕەکەکە هەر هەمویان کورد بوون و لە ئیستانبولیش ئیتر زیاترا ئیتیفاقی کرا لەنێوان جاپە و دەم پارتیدا بۆ ئەوەی کوردەکانی لایەنگری دەم پارتی دەنگ بە کاک ئەحمەد بدەن و دەنجیان پێدا و دوای ئەوە ئیتر ئەردۆغان ئەمەی دەستگیر کردو کۆمەڵێک بوختانی بۆ دروستکردن. بەڵام باخچەلی بینی کە ئەمە وا دەکات کاردانەوەی خراپی لەسەر پرۆسەکە ببێ لە بۆ هەندێک ئازادی کرد دەریهێنا. ئەحمەد تورک ئیتر سەرۆکی شارەوانی مێردین بوو بۆ چەندین جار، ئەویش بە هەمان شێوە لەلایەن ئەردۆغانەوە لە سەرکارەکەی دوورخرایەوە قەیوم خرایە شوێنیان. هەردووچیان ئێستا لە دەرەوەنە و هەردووچیان بەڕائەتی یاساییان هەیە، واتە بێتاوان دەرکەوتونە لەلایەن سیستەمی دادوەری تورکیا، بەڵام هەردووچیان هەتاوەکو ئێستا نەگەڕاونەتە سەرکاری خۆیان. ئیتر باخچەلی ئەمە دەکا لە هەمان کەدا و لە هەمووشی گرنگتر ئیتر دەمیرتاشیە. دەمیرتاشیش بە هەمان شێوە ئیتر دەمیرتاشی دێتە دەرەوە. زۆر کەس ڕەنگ بێ ئەو پرسیاریان هەبێ ئایا دەمیرتاشی جاران دەبێ و وەکو جاران لە ئاوازێکی جودادا پێم وانە. دەمیرتاش هەم واقع بینە، هەم مرۆڤەکان لە دوای زینداندا ئیتر گۆڕانکاریان بەسەردادێ و هەڵومەرجی ئەوە جارێ لە ئارادانیا دەمیرتاش نایەوێ ئیتر دوای 10 ساڵ جارێکی دیکە ببێتە ئامان، چونکە پێشتر کە بۆ ئامانج بەڕاستی هەم قەندیل هەم ئەردۆغان خیتابەکەیان دژی دەمیرتاش عینی بوو، هەردووچیان دەمیرتاشیان تەصفیە دەکردی. ئیتر ئەمە ڕاستیەکە دەبێ بیبینین. لە بۆ هەندێک ئیتر دەمیرتاش فیگورێکی زۆر گرنگە، ڕنگ بێت چۆن قەسەدە دەمز دەکرێت لەگەڵ سوپای سووریا، دەمیرتاسیش لەگەڵ پرۆسەکە دەمز بکرێت. لە هەمان کادا ئیتر کەسێکی وەکو دەمیرتاش پێویستە ئەو بێ ئومێدیە، ئەو بێ هیوای خەڵکە ئیتر تا ڕادەیەک ئیتر لە گوتاردا بە خەڵک بگەینێ. دەمیرتاش کەسێکە کە ئامرازی کۆمونیکاسیۆن جوان بەکاردێنی، کۆمونیکاسیۆنێکی زۆر باشی هەیە و کەسێکە لە چینی ناوەڕاستەوە دێ ئەدڤۆکات ینی پارێزارە، خیتابێکی زۆر باشی هەیە و ئەتوانێ ئەو ڕۆلە ببینێ. ئیتر هەر لە بۆ هەندێک بە کورتی دەمەوێ ئەوە بڵێم کە ئەو پرۆسێ بە هەر شێوەیەک بێ بەردەوام کە هیچ کەس ناتوانێت لێی بێتە دەرەوە و ئەمە تا ڕادەیەک ئەگەر بڵین ناواقعیە نەخیر واقعیە، لەبەرەوەی واقعیە ئیتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا ئیتر بڕیاری داوە بە پێچەوانەی سیاسەتی پێشووی ئەمریکا، سیاسەتی ترامپ بڕیاری داوە لەگەڵ دەوڵەتی نەتەوەیی بەهێز هاوپەیمانی بەستێ و کار بکە. هەر دەوڵەتێک هاوپەیمانی ئەمریکا بێت لەوێدا ئەمریکا سیاسەتی
ئیتر پارتکە و زاڵبەی نابێ سیاستی لامەرکەزی و فدرالی و ئەم جۆرە شتانەی نابن لە عراق دەمێنێتەوە چونکە عراق هەتاوەکو ئێستا زۆرینەی شیعی هەتاوەکو ئێستا حکوومەت لەدەست شیعدایە ئەمەیان جیاوازە بەڵام لە شوێنەکانی دیکە وەکو سووریا وەکو تورکیا ئەمە نابێ و ئیتر ئەمە گۆڕانکاریەکی سیاسیە لە هەمان کاتدا ئیتر دەبێ هەموو هێزە چەکدارەکانی ئاکتۆرە نادەوڵەتیەکان هەڵبۆشێنەوە سەدان جار باسمان کردووە ئەمە حیزبوڵایە حەماسە ئیتر حوسینە پەکەکەیە ئیتر ئەمانە هەر هەمویان بەڵام لە هەندێک شوێندا جارێ ئەمەیان بە تەواوەتی دیار نییە وەکو ئێران چی دەبێت چی نابێ ئایا ئەو هێزە چەکداریانە چۆن هەڵدەوەشێنەوە هەڵی دەوەشێنەوە یان هەڵ ناوەشێنەوە ئەمیان جارێ دیارنیە پێشمەرگەش بە هەمان شێوە جارێ دیار نییە و ئەمە ئیتر هەم ئەتوانین بڵێن سیاستێکی کۆنژەکتورە هەیە و قۆناغەیە ڕنگ بێ هی سبەی نەبێ هەم ئەکرێ بڵێن ڕنگ بێ هی ماوەیەکی درێژیش بێ چونکە لە ئەنجامدا ڕنگ بێ ئەمە ئەو دەوڵەتە نەتەوەیانە نەوەک بەتەنیا بۆ ئیزۆلاسیۆنکردنی ئێران هەتاوەکو ئێران بە چۆکدادەن دەیهێنە ناو ئیتیفاقێک ویانیش شەڕی لەگەڵ دەکەن ویانیش گۆڕانکاری لە ناو ڕژێمەکەیدا دەکەن نەوەکو هەتا ئەو کاتە بەڵکو لە ئایندەدا ئەمانە لە بەرامبەر چاینە بەکاربێن بەڵکو لە بەرامبەر رووسیا بەکاربێن بە تایبەتی ئیسلامی سیاسی پۆتانسیەلی بەکارهێنانی تێدا هەیە چونکە بەشێکی زۆر لە ئیسلامە ئاسیاویەکان لە ناو داناییتر ئۆغڕ دەبێ چێچان دەبێ ئیتر ئۆزبەک دەبن وانە و ئەمانە هەر هەمویان دراوسەی چین و دراوسەی رووسیان ئەمانە ئیتر وەکوتم بەهۆی هەژاری بەهۆی جەهالەتەوە بەهۆی نەبووری سیستەمێکی پێشکەوتووە بەهۆی ئەوەی ئەمانە خۆیان مەغدور دەبینن ئیتر لە سیستەمەکان دابراون ئەکرێ ئیسلامی سیاسی بتوانێت سەدان هەزار چەکدار لەمانە لە ئایندەدا ساز بکە ئەگەر پێویست بوو بەکاریان بهێنە ئیتر ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە هاوڕێیان لەو چوارچێوەیەدا ئیتر دەبینین کە ئەمە سیاسەتی ئێستای ئەمریکایە ئیتر لەو چوارچێوەیەدا کوردەکان دەسەڵاتێکیان نییە کە زۆر لەمە دەربچن ئیتر ناچارن خۆیان لەگەڵ ئەمەدا بگونجێنن لە ناو ئەمەدا ئیتر بتوانن سیاست بکەن من ئەمڕۆ بەیانی دوێنێکەش باسم کرد ئیتر مرۆڤ ئیدای زۆر گەورە لە خۆی گەورەتری نەبێ یعنی ئێمە هەتاوکو ئەو جۆرە ئیدایەنە لە ناو پەکەکەدا هەتاوەکو دوێنێش هەبوون یعنی ئێمە هێزێکین لە هەر چوار پارچەی کوردستاندا چەکدارمان هەیە هەر کەسێک بیهێوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیزاین بکە ناچارە ئیتیفاق لەگەڵ ئێمە بکە وا دەرنەکەوت واش نەبوو لەبەر ئەوەی ترامپ ئەڵێ من لەگەڵ ئاکتۆرە نادەوڵەتیەکان ئیتیفاق ناکەم من لەگەڵ دەوڵەتدا بەهێزە ناسیۆنالەکان ئیتیفاق دەکەم و لە بۆ ئەوەش دەبێ ئەو دەوڵەتانە مەرکەزی بن چونکە تێگەشتنی ترامپ وایە تێگەشتنی ترامپ تێگەشتنی سەرمایەداری کلاسیکی ئەمریکی نییە کە دەیهەوێ وڵاتەکان لا مەرکەزی بن ئەمە گۆڕانکاریەکەیە کە پێشتر ئێمە چاوەڕوانمان نەدەکرد بەڵام ئەمە بوو ئیتر بەو شێوێش بەردەوام دەبێ ئیتر لەو بارەوە من بۆ چوونەکانم لێرە ڕادەگرم ئەگەر هاوڕێک پرسیارێکی هەبێ ئیتر بە پەلە تکایە بنووسن ئەگەر نا ئیتر ئەمە دادەخەین هەوڵەدەم بەیانی ئەگەر کات هەبوو باسی دۆسیەی ئەپستین بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چی دروست کردووە چ کاریگەریەکی دەبێت چ کاریگەریەکی هەیە ئیتر ئەمە بوو بەڵێ هاوڕێیان هیچ کەس پرسیاری نەکردووە کاک دەڕایی ئەو ناوانە کاکە ناوی یوتوبەکەتان هەندێک زار بۆم ناخوێنێنەوە بەڵام ئەوە لەبەرەوەی ناوەکە ناخوێنەوە بەداوای لێبوردنەوە ئەوە پرسیارە کۆمنتە چیا دەیخەمە سەر شاشە بە هەرکەس بیبینێ یعنی دەوڵەت باخچەلی هەموو ئامانجەکانی پێکهێناوە نیتر چی ماوە پێکی نینێ پەکەکە ئاڵێ وەزعی ئۆزران باشتر بکەن ئێمە ئامادەین هەنگاویچکە
بچینە پێش با زیندانیەکان دەربچن ئێمە ئامادەن هەنگاویچکە بچینە پێش هەنگاویشکە بچێتە پێش چییە یعنی هەنگاوەکە ئەوەیە چۆن چەکەکانیان دابنێن چەند کەس چەک دابنێن چەند کەس بگەڕێنەوە تورکیا و لەوێدا لە یاسادا چ گۆڕانکاریەکیان بۆ دروست دەکەن یعنی چی یاسایەکیان بۆ دەردەخەن لەسەر ئەوە دەمێنێتەوە باخسەری گورجێکی دیکەی لە کورد و لە پکەکە بدا چی بکەیانی لەمە زیاتر چی بکە پێم وانە شتیها هەبێ بەڵێ ئیتر کاک میران تۆرس کاک میران چی وتووە کاکیوا پێت وایە کێشە بۆ ئەو مەرجعات دروست بکات لە ڕۆژاوە کاکیوا پێت وایە کێشە دروستکە و دیارە مەبەستی پەکەکێ بەڵێ ڕوند کردوەوە لە دواییدا بێگومان پەکەکە ئەوەی پێخۆش نییە یعنی پەکەکە نایەوێ بارزانانی ببێتە مەرجعی ئەو پەکەکە پێشتر لە سەردەمی سووریادا ویستی بووی مەرجعەکە دابەش بکە ئیتر هەر لە بۆ هەندێک کۆنگرێنەتەوە یان دروست کرد و مەسعود بارزانیشیان پێشنیار کرد بۆ ئەوەی ببێتە سەرۆک بەڵام لە پەنای مەسعود بارزانی تر پێشنیاریان کرد بوو خانمەیش هەبێ هاوسەرۆک هەبێ هاوسەرۆک دەستەواژەیەکی ئیتر ئۆجەلانە کە دەبێ هەموو سەرۆک کێک هاوسەرۆکێکی هەبێ بارزانی ئەمەی قبول نەبوو هەرچەندە لەیلازاناش بوو لەیلازانە کە زۆر نزیکی بارزانانی بەڵام سەرباری ئەوەش ئەمەی قبول نەبوو ئیتر گوتووی بە لەیلازانە بیکە کەواتە ئیتر ئێستاکە وەکو ئەمڕۆ بەیانی باسم کرد من بیستومە کە ئۆجران داوای کردووە ئەمجارە بەبێ هاوسەرۆک مەسعود بارزانی ببێتە سەرۆکی کۆنگرێ نەتەوەی کوردستان ئیتر شتێکی وام بیستووە و قەندیلیش ئیتر ناڕازیە لەمە ئەوە بەتەنیا بیستومە ناتوانم سەدی سەد یەکلایی بکەمەوە کە تا چڕادێک ڕاستە ڕاست نییە ئەمە دەنگویە بیستومە بەڵام دووریش نییە لە منطق بەڵام ئیتر پەکەکە چی پێ دەکرێت لەو بارەوە پەکەکە چی بێ دەگرێت یعنی حیزب کە حیزب بێ کە بتوانێت ماسوولکەکانی دەربەخا کە بتوانی چالنج بکە کە بتوانی ئیدعای ئەوە بکە ئەو زەعیمە ئەوی دیکە زەعیم نییە ئەو سەروەرە ئەوی دیکە سەروەر نییە ئیتر ئەو مەرجع ئەوی دیکە مەرجانیت دەبێت ئیدعای هەبێ لە سیاسەتدا ئێستا کە پەکەکە ئیدعای چییە ئیدعای چیان ئۆجەلان هیچ ئیدعایکی نیەتی دەدا دەیبێ ئیتر ئەمەیان لایەنەکە لایەنەکەی دیکە ئەو مەرجعایی بارزانی وەکوتم ڕنگ بێ کاتی بێ یعنی ئەمە وەکوتم پەیوەندی بۆەوە هەیە لە ئێستادا لەبەر ئەوەی ڕۆژ ئاوا بچووکتر نەکرێتەوە هیچ ڕێگایەکی نییە کە خۆی بپارێزێ لە ڕووی ئاساییشەوە هێزەکانمان بینین یعنی ئەم هێزە ڕاستە لە ناو سنووری کوردیدا ڕنگ بێت جەنگی مان و نەمان بکەن بەڵام ئەمن پێم وایە ئەو هێزە نییەکە پێشتر لە سەرەکانی و لە ئافرین و لە کوبانی شەڕی کرد و هۆکارەکەم باس کرد من ناڵێم گەنداڵ بووە بەڵام ئەڵێم لەو ماوەیەدا فێری ژیانی لوکس بوو هەر گەریلایەکی فیدایی فێری ژیانی لوکس بوو ئیتر ناتوانێت جەنگ بکات چۆن ئیسلامیە سیاسیەکان کە فێری ژیانی لوکس دەبن ئیتر ناتوان بەرگری بکەن بەڵام تالیبان لەبەرەوەی قەت فێری ژیانی لوکس نەبوو ئیتر بەردەوام توانی بووی ئەمریکا ئازار بدە تو بەردەوام ئەمریکای ئازاردا چونکە قەت فێری لوکسنەوە ئەو خاولی سەرشانیان هەر ئەمە بوو پێڵاوەکانیان دزداشەکانیان چکەکانیان نعلەکانیان ڕیشەکان هەر ئەمە بوو هیچی دیکە نەبوویتر بە دوای ژیانی لوکس قەت نەدەگەڕان ئیتر توانیان هەتا دوایی بەرگری بکەن و لە ڕۆژ ئاوادا ئەمە هەیە لە هەمان کاتدا ئیتر وەکوتم مەسەرەی دیپلۆماسی هەیە چێ دیپلۆماسی بۆ بکە بۆ هێزە بارزانی دەیکا بارزانی لەبەر ئەوەی هەم پەیوەندی لەگەڵ ئێران باشە هەم پەیوەندی لەگەڵ ئیتلاعات و میت و موساد و CIA و ئەمریکا و عراق و سووریا ئەحمە شەرع و برای ئەحمە شەرع چەند ساڵ لە کوردستان ماوە کاری بیزنسی لەگەڵ بارزانیەکان کردووە یعنی ئەم جۆرە پەیوەندیانەی هەنا کەسێ ئەتوانێ ماوەیەک ئەم کارە بکە لە هەمان کاتدایتر لە ڕۆژ ئاوادا هەموو بیرە نەوتە گەورەکان وەکو کانگای نەوتی عومەر و کانگای غاز و ئەمانەی هەموو لە ژێر دەستی دەردەهاتن کە بە پێی زانیاریەکانی من پێشتر هەر شەوێک ملیۆنێک دۆلاری قازانج دەکرد لەمەدا ئێستاکە ئەمەش نەما کەواتە لە بواری ئابووریدا ئەگەر هاتوو حکوومەتی دیمەشق سبەی
ئازاریدا لەسەر ڕێککەوتنەکان چونکە ئەم ڕێککەوتنە لەس کۆمەڵێک کێشەی لێ دروست دەبێت جارێ ڕاوەستن یا دەستوری بنچینەیی ڕێککەوتنەکانی نێوان حکوومەت هێرێم و بەغدا زۆر شەفافتر بوون دیارتر بوون ڕوونتر بوون ئەو هەموو 15 ساڵ 20 ساڵ هەموو کێشەی لێکەوتەوە هەتاوەکو ئێستا ئەو اتفاقە زۆر شیناڕوونی تێدای هەتاوەکو ئێستا لە بۆ هەندێک بەردەوام گوشار لەسەر یەکتری دەکەن بەڵام ئێستا کە هێزەکانی سووریە دیموکراتی هیچ کارتێکی نییە گوشار بکات پێشتر کارتی هەبوو مەسەرەن لە باڵەفرخانەی قامیشلی لەدەستدابوو هەر کاتێک سووریا لە هەردوو گەڕەکانی حەلب ویزمای ئابلۆقە بخاتە سەر کوردەکان ئەوان لە حەسەکە و لە قامیشتی ئابلۆقیان دەخستنە سەرێ و یانیش پەترۆلی دێرە زوریان لە بۆ سووریا نەدەنار ئێستاکە چی بکە هیچ نییە بەڵکو سووریا ئەتوانێت بکە سووریا توانانی پەترۆلی لەسەر ببرێ سووریا توانی موچەی لەسەر ببرێ وانە ئیتر ئەم کاتە دەرگای بارزانانی تاقە دەرگایەکی کراوەیە ئیتر لە بۆ ئەوە بەڵام وەکوتم لێدان لە ڕوئیای پەکەکە و لە ڕوئیای ئۆجەلان لە ژێرناوی ئیتر تاقیرکردنی هەندێک دروشمی و وەکو برایەتی گەلان کە زۆر کەسی غەیری پارتیش دووبارەی دەکەنەوە ئەمە خۆی لە خۆیدا شتێکە کە پەکەکە ئازار ئەدا و لە ئایندەدا لە ئێستاشەوە ناچارن ئیتر بەڵێ لەو بارەشەوە ویستم ئەمە بڵێم و دیارە پرسیاری دیکەتان نەماوە سوپاسدارەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون ئیتر بەیانی زوو لەگەڵ مەلا بانگدان دووبارە لەگەڵتاندا دەبمەوە بە بابەتی نوێتر شەوێکی شاد بۆ هەمووتان دەخوازم هەر بژین بەردەوام بن لە یارمەتیدانمان گەیاندنی کەناڵەکانمان شێرکردنی لە بۆ دۆست و هاوڕێیانتان هەر بژین کاتێک خۆش